جارێکتر سڵاوتان لێبێت بەرداوامین لە پرسیارەکەمان بزانین لەم دوو هاوڕێمانە برسین دەم دوو سێ هاوڕێمانە برسین ئەگەر ببی بە سەرۆک چی ئەکەیت؟ يعني پرسیارێکی تۆزە قورس و محریجاویە بەڕاستی بەڵام تەسەووڕ ناکەم ببم بەڵام لەوانەیە ئەگەر ببم یعنی لانیکەم ئەوەی پێم بکرێ ینی ڕیفۆرم و چاکسازی لە زۆر بیکایە سیاسی و کۆمەڵایەتی و ئابوووریەکانی ئەم وڵاتەیەکەم بەڕاستی ئێمە ینی وڵاتێکە جیرۆدەی کۆمەڵە دەردی کوشندەیە کە کۆمەڵی کەس لەسەرەوە مێژ میوانیان نیە بەڕاستی. هەمان پرسیار لە بەڕێزت ئەگە بووی بە سەرۆک چی ئەکەیت؟ یەکەم شەرتم ئەوەیە دڵی خەڵکەکەم ڕازیکەم و دووهەمیشیان لە دوای خۆم دیموکراتی بەجێ بێڵم. من لە کەسێکم پرسی وتم ئەگەبی بە سەرۆک چیەکەی وتی ئەگە من ببم بە سەرۆک یەکەم شت کرێچێتی نایڵم. تۆ چ مەشروعەکەی لە خەیاڵایە لەوانی ئەگەر ڕۆژ لە ڕۆژان هەمومان زۆر جار بیرمان لەوە کردوێتەوە ئەخ هەتاوامان کردو ئەگەر ئێمە ئابین بە سەرۆک خۆمان زانم چی یەکەم ئایا ئەو شتە چییە؟ ئەگەر من ببم بە سەرۆک کە بتوانم دڵی خەڵکەکەم ڕازیکەم کەواتە ئەوەی کە مەشاجی لە بۆ خەڵکەکەم ئەو شتانیان بۆ جێبەجێەکەم ینی بۆ نمونە ژیان و گوزەرانیان چاگەکەم ینی گەندەڵی بینەقاقەی دەرەهێنمە دەرەوە نایڵم لە ناو کۆمەڵگاکەمان گەندەڵی هەبێ خەڵکێک دەسەڵاتە گرێتە دەست یاخود ئەبێتە دەوڵەمەنێک ئەم شتانی بیر نامێن ئەم شتا میسالیانی بیر نامێنێت بۆ نمونە ئەگەر تۆ ببی بە سەرۆک ئایا کە سوکارەکەی خۆت لە شوێنی گەورە و پۆستی باشە تاعین ناکرد و دا نانیت؟ وڵای ئەوان خەسڵەتی بتەمان خەسڵەتی بەشەرە ئەگۆڕێ بەس لە ڕاستیە ئەگەر من ئەوەم کرد کەواتە لە بەڵێنەکانی خۆم پەشێمان بوومەتەوە من هەموو کە سوکارەکەم بێنم لە دەوری خۆم پلە و پایەی دەسەڵاتەکەمیان بەمێ کەواتە ینی دیکتاتۆریەتم بەرهەمهێناوە. من وەک خۆم جارێ بڕوام بە سەرۆکایەتی بە سەرۆک نییە تا ڕادێک سەرۆکایەتی ئەبێ لای من جوانترین شتە ناڕازیەکانە لە کۆمەڵگای شەریفە شەریفترین کەسەوانن کە ناڕازین سەرۆکاتی شتێکی ناشرینە و پانتاییەکی زۆر ناشرینە بەڵام جوانی ئەوەیە کە تۆ دایمە ناڕازی بیشتن نەوێ دەسەڵاتن نەوێ پارن نەوێ سیارن نەوێ هیچ شتێکن نەوێ دایمە نەقدێ هەبێ ڕەخنە هەبێ سەرۆکاتیش کاتیە سەرۆکایەتیش نەک سەرۆک هەر بڕوان پێ نییە بە سەرۆکاتەکانی ژەبێ کاتی بن چەند جوان بی چەند باش بی چەند ئیشکەی ئەبێ کاتی بی چەند ساڵێ بێ و تەواو کەواتە تۆ نابیت بۆیە هەرگیز داوا لێ ناکرێ وازیشی لێبێنن. بەڵێ بە هیچ شێوەیەک بڕوان پێی نییە. سیستەمی دیموکراسی کە بە تەجاروبی چەندین سەدا لە ئەوروپایە لە دوای ڕێنسانس و لە دوای ئەوانەوە کە هاتوتەکایە و لە ئەوروپا وەکو باشترین ئەزمون و تەجروبەی دنیا تەماشای لێکرێ ئەوەیە ینی مانەوەی هەر کەسێ لە سڵتەیە بۆ منە بڵێن 20 ساڵ یاسی ساڵ بە طبیعەت خۆی بێ بە دیکتاتۆر خۆی ئەم سیستەمە بۆیە دانراوە بۆ ئەوەی دیکتاتۆر دروست نەکەی جا یەکێ لە کێشەکانی تری ئەم منتیقی ڕۆژهەڵات ناوەڕاست چییە؟ مەسەلەی نەبوونی مافی هاوڵاتیە لێرە هاوڵاتی هیچ قیمەت و بەهایەکی نییە مجرد گوێ لە ئەو خەڵکانە گیرێکە لە دەسەڵاتی و سامانی و لە دەسەڵاتی سیاسی ئەوانیان مهمترین گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە تۆ بتوانانی تەغییرات بەسەر ئەم کەلتورە سەقەتایە بینی کە لە ڕۆژهەڵاتە کە مێژەکەی بۆ پێش 6 ساڵ ئەگەڕێتەوە یعنی ئێستا کوردستانی ئێمە گریمان ئاوایەک 2 ساڵەمەوە پێش ئەو هەموو ناڕزایەتی هەبوو لەم وڵاتەیە کە چەندین ساڵ پەنگی خواردبووە کۆمەڵە شتی زۆر تەبیعیشیان داوە کە ئێستا لەوانەیە لە کۆمەلگایشی ئەوروپیا شتێکی زۆر سروشتی بێ بۆ خەڵک لە فەڕەنسایە کە کاتێک دژی شای فەڕەنسا بڵین پاشای فەڕەنسا بڵێ شاهنزامی فەڕەنسی وتی ئەو خەڵکە داوای چیەکە وتی داوای نانەکات وتی ئێگە برسیانە با بسکیت بخۆن وتیان ئێمە ژیانمانەوێت وبالفعل ژیانی هاوڵاتی لە پێش هەموو شتێکەوەیە بێگومان خۆی هەموو کەسێک ئاواتی ئەوەی هەیە من بەڕێی من هەموو کوردێک کە دڵسۆزیشە من لەو باوەڕام ینی ئاواتی ئەوەیە کە خزمەت بە خەڵک بێنێ هەریەکە لە بواری خۆی بەڵام بێگومان ئەو ینی شوێنەی کە ئیگاتی بێگومان کە ئەبێ بە سەرۆک معنای وایە ئەبێ هەوڵ کۆشەکەی زۆرتر بێ لە پێشە خزمەکانی خۆ تاعین ناکەی بڵێ وەرن خزمەکانمە من بە سەرۆک و دەی چیتانێ چیتانایە خان و ئەرزا باشە حەزەکەن لە چ پۆستێکا داتانە ئەم شتە ناکەی؟ وەڵی بەپی کەسەکاکە ئەگەر بزانی ئەو کەسی کە هەڵێ بژێری بۆ پیشەیە ئەگەر شایانی بێ ئەگەر شایانی بێ لەوانەیە بیکەم
بەس شایانی نەبێن جا خزمەکانی خۆت عین ناکەی پێشەم شتێک ناوەڵە ئەم گەندەڵێ ناکەی ئەزین چۆن هەموو شتێک بڵێن بە پێی هینی خۆی هەر کەسە و ئەگەر بزانم کێک لە خزمەکانی خۆم تەواویان کردو ئەوانی شانی ئەوەن قەیچێکە زۆر احتیاجیە تەنها بەس ئەوەیە ئێمە ئومێدمانەوەیە ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان کەسێک ببێ بە سەرۆک بەڕاستی لە دوای خۆیەوە بیر لەوە بکاتەوە کە یەکێکی کەش ببێ بە سەرۆک هەر خۆی نەبێ هەتا ئەو ڕۆژەی کەی بن بۆ سەرقەبران و ئیتر کەسی کە لە جێگای نەبێ عفو من تەمەناکەم بەها لای خەڵک بێ لای تاکی کۆمەلگا بێت تەجاوزی هەموو سەرۆکەکان بکەین بە سەرۆک خێڵەوە و بە سەرۆکی دەوڵەتەوە بە هەموو شتێکەوە خەڵک بەها هەموو بەهایەک لای خەڵک بێ بۆ خەڵک بێ ئەبێت تەجاوزی ئەو شتانەکەین بەو شتە کۆمەلگا دروزە بۆ کۆمەلگا پێگا و پێشەکەی و سوپاسانن تا حاليا کێشەیەکی گەورە لە بینی ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستانە هەیە لەسەر مەسایلی گەڕانەوە و نەگەڕانەوەی دەستور یەکێک لە کێشەکانی ئەوەی هەیە ئێستا ئێمە لە کوردستانە پێمان خۆشە دەسەڵات چکە بە قازانجی حیزبی دەسەڵاتە ئەمانەوێت سەرۆکایەتی بێ بەڵام لە بەغا ئەمانەوێت پەرلەمانی بێ و سەرۆکایەتی نەبێ مهمترین شت ئەوەیە کە تۆ لە کوردستانە یعنی باشترین شت ئەوەیە کە پەرلەمانی بێت گەتەوە ئەگە بە تەمای کۆمەلگایەکی دیموکراسی بە تەمای ئەوەی کە ئەم کۆمەلگای بەرەو مەدەنیەت و ئەوانە بەری ئەمە یەک دومی بۆ مەسەلەی ئەوەی کە ئێستا بۆمە بۆ لە کوردستانی خۆمان ئێستا کێشێکی تریژەیە مەسەلەی ئێستا حالێن لەوانەیە بڵێن ژیانی سەرۆکێک لە ئانووساتا بێ بەنیە یعنی ئێستا بۆ ئەبێ بمردنی سەرۆکێک یا بە ژیانی سەرۆکێک ملەتێک کوێتە هەلەکە سەما و بڵین وڵا بەرەو هەڵدێرەچێت ئەبێ ئێمە کۆمەلگا وا باربێنین کە اعتیمادی بەخۆی بێ سەد سەرۆک بێت و بڕوا ئەو میلەتە ئیرادەی هەبێ بتوانێ تەحەدای ئازادی و ژیانی خۆی و ئایندەی خۆی بکە نەگەگەر هات و بارزانانی یاە تاڵەبانی یا نەوشیروانی ئاچەوشێ ئەگەر بمرێ یا بژی ئیتر ئێمە ئەگەر هەومان گورگەمان خوا و ئیتر ژیانمان نامێنێ بەڕاستی لەسەر سەرۆک طبعا سەرۆک ئەگەر گۆڕا یان نەمایە ئاڵوگۆڕێ ئەو ئایا ئەو سەرۆکە چ مێژوێکی دوای خۆی جێشتووە بەڵام من حەزەکەم خەڵکانی ئەمە وابن یعنی دەبڵ مۆڕاڵ نەبن یعنی بە دیوێکە وەصف کرێ و بە دیوێکە کە شتێک بوو ئاڵوگۆڕێ بوو زەمکرێ چۆن وەکو خۆی ئەو مێژووە کە ئەو سەرۆکە بە جێڵێ وەکو خۆی باس بکرێ مێژووی چییە مێژووی 50 ساڵی 70 ساڵی خەباتی چی قوربانی خیانەتی هەموو شتەکانی بێ بۆ خۆی بوترێ بۆ مێژووی ئەو سەرۆکە جوانە تا من حەزەکەم لە هەموو سەرۆکەکانە ئینسان مووقفی خۆی بەڕازگۆیی بەڕاستی لەسەر ئەو سەرۆکە بڵێ نەگەوەی وەکووتم دەبڵ مۆڕاڵ بین ئەمڕۆ ئێمە وەسف کەین سپێنێشین کەین ئەو شتێکی زۆر نامەنتیقە بە منتیق بە عەقڵ بە لۆژیک ئەم سەرۆکایەتی و ئەم سەرۆکە ئەم کردارانی ئەم مێژووی ئەم هەڵسەنگێنەوە بنووسێتەوە بۆ میلەتەکە دەرزی لێ وەرگری یاخۆت ئەگەر خەڵکێک توی بەدڵ نەبوو ئایا توانین بڵێ ماڵ ئاوا سەرۆکایەتی بەدڵنیایەوە ئەگەر تۆ بە دیارە بە سەوتی خەڵک ئەڕۆیتە ئەو شوێنە ئەوش ئەگەر خەڵک لێ ناڕازی بێ ینی تۆ کەسێکی شیاوی ئەو شوێنێنیت بۆیە زۆر بە ئاسایی و بەدڵێکی فراوانە بڵێ من خەڵکەڵی بژاردووم ئەوش منی بەدڵ نییە مەزورم بڵم قافیس بەڵێ ئەگەر من کەسێک پێم ڕازی نەبوو من ئەتوانم ماڵئاوی بکەم لەو شتە یعنی بۆی کە خەڵکەکەم بە من ڕازی بێ بەڵام ئەگەر کاتێک کە من بە من ڕازی نەبوون من ئەو شوێنە بەجێ ئەیاڵم بەڵێ ئاساییە زۆر کە من نەتوانم ئەو شتە بکەم بەڕێوە نایکەم احتیادیە بێگومان خۆی ئەبێ ئەوەی ئەبێ بە سەرۆک گوێ لە خەڵق ئەگرێ بێگومان گوێ لە خەڵق ئەگرێ گوێ لە ویستی خەڵقیش ئەگرێ و هەمیشە هەوڵ ئەیا من لەو باوەڕام یعنی هەموو بەگشتی سەرکردەکانی خۆمان بەگشتی ئەوە بیرروباوەڕیان بۆ هەمیشە هەر ئەوەیان کردووە کە هەوڵیان ناوە خەڵق ڕازیکە بەتاچیت جێڵم لە سایاسە چکە من بەدەنگەوە خەڵکە هاتومە ئەو شوێنە بەدەنگی خەڵکیش لا ئاچم گەرە و شێوەی تو باسیێکەوە ئاسان بێ سوار سیارە بیت بیتە سەرۆک مش هەر بۆ شێوە ئاسانە دابز زۆر ئاسایی بەخوای خوێناوە هەر لەو شوێنی خۆمات مەمنونی خەڵکم بۆ جێ دێڵم خەڵک یعنی لە سەدە پەنجا لێم ناڕازی جێ دێڵم هەر خۆم سوپاسی خەڵکەم و جێ دێڵم بەڵێ ڕەنگە جوانترین دەنگەوە بێ کاڵێنە ئەگە هەمان پرسا لە من بکەنەوە بڵێن ئەی تۆ ئەگەر ببی بە سەرۆکچیەکەی هەرچەنە من حەزم بەوە نییە ڕۆژ لە ڕۆژان نەسواری سیارێکی ئاسایی بم نەسواری سیارێکی سەرۆکایەتی بم قاچم خۆش بێ سیارەم ناوێت بەڵام ئەگە بووم بە سەرۆک گریمان بووم بە سەرۆک ئەوە بە سەربازەکان ئەڵم چەکدانێن بۆی کە ئاشتی بەرقەرار بێت بەر لە هەموو شتێک بۆ خۆشگوزەرانی بۆ هەموو لای بگەڕێنەوە بتوانین کە یەکسانی بین بەڵام ئەم پۆستەشمان ناوێت بۆیە ئەڵین ئەم کورسیە ئەگەر شکاو بێ یاخو کورسیشی قەشەنگ بێ هینی سەرۆکایەتی بێ ئەوە بەجێڵین ئێمەش لێرە ئێوە بەجێڵین
تا کاتێکی تر بێکگەینەوە کاتێکی شاد یەکترێ بینەوە خواتان لەگەڵ